کورد گەلێکی موسڵمانە لە هەر سەردەم و قۆناغێکیشدا و لە هەر شوێنێکی دنیا ستەم لە موسڵمانە کرابێت کورد نیگەرانی و هاوخەم بووە پشتیوانی ستەم لێکراوی کردووە بەڵام دەوترێت دەسەڵاتدارانی کورد هەمیشە ویستویانە ئەوە بشارنەوە کە کورد گەلێکی موسڵمانە و بۆ ڕازیکردنی دڵی دۆستەکانیان هەوڵیان داوە. ئێمە وەکو موسڵمان وەکو ئەرکێکی ئاینی لەسەر شانمان خەمی هەموو موسڵمانانمانە لە هەر شوێنێکەوە زوڵمیان لێ بکرێ لە هەر شوێنێک کە غەدریان لێ بکرێ پێویستە لەسەرمان هاوخەم و هاوسۆزیان بین بۆ نمونەکە ئێستا لە غەزە لە فەڵەستین ساڵانەکە چەند ساڵە داگیر کراون دەرکراون ئێستا کە لێیان دەدرێ ئێمە لانی کەم دەبێ هاوسۆزیان بین هاوخەمیان بین دوعای خێریان بۆ بکەین ئەمە حەز دەکەین سیاسیەکانمان لەگەڵ دین و ژینی میلەتەکەی خۆیاندا بن با هیوادارین وەکو سیاسی دەسەڵاتدارەکانی عەرەبیان لێ نەیە کە ئەوە تا شعبی عەرەبی دەسەڵاتدارەکانی خۆیانیان لەلا بێزراوە و حەزیان لە دەسەڵاتدارانی خۆیان نییە و بەهێزی بێگانە ئیشەکان وەستێنراوە بۆیە ئێمە دائیمەن دەبێ هەوڵ بدەین سیاسەتی شەرعی سیاسەتی حەکیمانە سیاسەتی عاقڵانە ئەوەیە کە لەگەڵ دین و ژینی میلەتەکەی خۆت بی و لەگەڵ خەڵکانی تریش مدارات بکەی. بەشێک لە ڕووناکبیرانیش دەڵێن ئەوانەی کورد بە پاڵپشت و پشتیوانی خۆی دەزانێت لە ڕاستیدا دوژمنی کوردن ئەوەشی سەرکردەکانی کورد دەیکەن بۆیان هیچ نییە جگە لە خۆشیرینکردن. ئەیانەیە خۆیان یعنی شیرین کە لای ڕۆژئاوا بزان ڕۆژئاوا چۆن باسی ئەو مەسەلەیەکە ئەمانش بەو شێوە یعنی بە حسابی خۆیان کە ئەیانەوێ ئەم جارم باسی ئەوانەی خۆمان بە حسابەوە کە ڕۆژئاوا لیان ڕازی بێت چکە زانێت کە ڕۆژئاوا موقفی چۆنە ئیستا یعنی بەتەواوی پشتگیری ئیسرائیلەکە ئەنجا نازم بەڕاستی یعنی ئەمانەی کە ئاواکەن و لە شوێنە لە بین بیسم لە هەولێر کە ڕێگریان لەوە کردووە کە لە دەرەوە خەڵک ناڕازایی دەربڕێ یعنی ئەوانە یعنی دەرسیان وەرنەگرتووە لە ئەوەی کە ئیسرائیل دوو جار یعنی کوردی فرۆش یەکەم جار لە شۆڕشی 74 کەموو ئێمە لەم سەردەمەیە ژیا بووین کە ئەمەلێکی زۆریان بە ئەمریکا و ئیسرائیل بوو بەڵام ئاخرەکەی کە ڕێکەوتنی جەزائیر بوو ئیسرائیل هیچ شتی نەکرد و شۆڕشەکە هەرەسی هێنا دووەم جاش لە ڕیفراندۆم کە ئیسرائیل هیچ شتێکی نەکرد یەک جار تەنها ئەم هەرم کاتە بنیامی ئەو کاتە بنیامی نەتانیاهو کاتە سەرۆک وەزیران بوو یەک جار پشتیوانی کرد بەڵام کە ئەمریکا وڵاتانی عەرەبی ناڕەزایان دەربڕی بێدەنگ بوو وتی بە وەزیرەکانی کەس قسەی لەسەر نەکا. کۆمەڵی دادگەری کوردستان وەکو ئەرکی سەرشانی لە زۆربەی شارەکان بۆ پشتیوانی غەزا کردبوونەوەی ناڕەزایی ئەنجام داوە بەڵام لە هەولێر بەبێ هیچ پاساوێک ڕێگری لێکرا وەکو مامۆستا عەلی باپیریش دەڵێت نازانم ئەوانە چ خێرێکیان لە جوولەکە کردووە و ماستاویان بۆ دەکەن و ئەوەش عەیبەیەکی گەورەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.